ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بینەرانی ئەزیزی گەلی کوردستان من ڕۆژیا سیروان ئامادەکار و پێشکەشکاری بەرنامی خەرمان بە کۆمەڵێ بڕگە و بابەتی جیاواز ئەم شەوش دەبمە میوانی ماڵەکانتان. بەرنامی ئەم جارەی خەرمامان باس لە خانووی پلاستیکی دەکەین و هەروەها بەرهەمی خانوو پلاستیکیەکان لەگەڵ کشتتوکاڵێکی کراوە کە لە ساڵانی ڕابردوو دەکران چ جیاوازەیەکیان هەیە، بۆچی ئەوان بەرهەمیان جیاوازترە و هەروەها بەرهەمیان زیاتر لە چاو کشتتوکاڵی کراوەدا. بۆیە ئێوە سەرنجام ڕادەگەشم بۆ لای ئەم راپۆرتە و پاشان دەست دەکەین بە گفتوگۆکان و ڕوونکردنەوە لەسەر بابەتەکە. فەرموون. ئەزمموی ژیان و گوزەران لە چارەکە سەدەیەک لە حکومرانی خۆماڵی و بینیمان فێری کردین. هەر کاتێک گەلی کورد ڕوبەڕووی گەماڕووی ئابووری و قەیرانی دارایی بوو بێتەوە، بەرامبەر بەما کەرتی کشتتوکاڵ بەرەو بژاندنەوە چووە. بۆچی؟ وەڵامەکە ڕوون و ئاشکرایە لای هەمووان. هەموو فاکتەرەکانی کشتتوکاڵکردن لە هەرێمی کوردستان بوون و ئامادەیی هەیە و زەمینەش زۆر لەبارە. باشترین نمونەش کە زۆربەمان لە هزرماندایە گەماڕووی ئابووری و سوتەمەنی بوو کە ڕژێمی پێشووی بەعەس لە پاش ڕاپەڕینی ساڵی 1991 خستیە سەر کوردستان. لە ئەنجامی ئەمەشدا گوندەکان ئاوەدا بوونەوە و کەرتی کشتتوکاڵ و ئاژەڵداری بژایەوە. هەروەها ئەم قەیرانی دارایی کە ئەوە چەند ساڵێکە جارێکی تر بەرۆکی گرتوین، ئاماژەکان پێمان دەڵێن جارێکی تر کەرتی کشتتوکاڵ بەرەو بژاندنەوە دەچێت و جارێکی تر خاوەن زەویەکان ڕوو دەکەنە کێڵانی زەویەکانیان و وەک سەرچاوەیەکی ژیان و قوتی میلەتەکەیان تەماشای دەکەن. لەگەڵ درێژبوونەوەی قەیرانی دارایی و جوم و جۆڵی بازاڕکردن لە هەرێمی کوردستان ڕووی لە کەسبوون کرد و هەلیکال لە کەرتی گشتی و تایبەت کەم بووەوە. هەوڵاتیان ڕویان کردە کەرتی کشتتوکاڵ بە گشتی و خانووی پلاستیکی بە تایبەتی دوای ئەوەی لە ساڵی 2006 گرنگی درا بەم بوارە لەلایەن وەزارەتی کشتتوکاڵەوە. کشتتوکاڵ جوتیارانی سلێمانی بە پیری ئەم پرۆسەیەوە ڕۆشتن زیاتر لە پارێزگەکانی تری هەرێم. ڕێژەی خانووی پلاستیکی لە سلێمانی زیاتر ڕوو لە زیادبوون دەکات بەهۆی قەیرانی دارایی. لە کاتێکدا لە ساڵی 2014 لە سلێمانی تەنها نزیکەی 3500 خانووی پلاستیکی هەبوون. دوای قەیرانی ئابووری ڕێژەکە زیادی کردووە و لە ئێستا دەگەیشتوەتە 10,000 خانووی پلاستیکی. خانووی پلاستیکی ڕۆڵێکی گەورەی هەیە لە زیادکردنی بەرهەم. لە خانوویەکی پلاستیکیدا کە ڕووبەرەکەی 500 مەتر دووجا بێت دەتوانێت بەرهەمی 5.2 کشتتوکاڵی ئاسایی بەدەست بێنێ و تێچوونی زۆر کەمترە و بەرهەمیشی بەردەوام دەبێت تا ماوەیەکی درێژتر. هەروەها کۆنتڕۆڵی نەخۆشی تێدا بە ئاسانی دەکرێت و ئاویشی کەمتر دەوێت. بەم شێوە دەتوانیت بە درێژایی ساڵ لە ناو خانووی پلاستیکیدا بەرهەمی جۆرا و جۆرێت هەبێت. لەگەڵ هەموو ئەمانشدا خاوەنی خانووە پلاستیکیەکان داوایان لە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە لە کاتی پێگەیشتنی بەرهەمەکانیان ڕێگیری بکرێت لە هاوردەکردنی بەرهەمی دەرەکی بۆ ئەوەی بەرهەمی نێوخۆیەکان ساغ بکرێنەوە. بە خۆشحاڵیەوە دوای دەرکردنی بڕیاری وەزارەتی کشتتوکاڵ باجخرانە سەر ئەو بەرووبوومە کشتتوکاڵانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان هاوردە دەکرێن. پاش جێبەجێکردنی وەزارەتی کشتتوکاڵ توانی قازانجێکی مادی ببەخشێتەوە بە غەزێنی دەوڵەت و بەرهەمی ناوخۆش لە بازاڕەکانی هەرێمی کوردستانیش ساغکرانەوە بێ ئەوەی زیان بگاتە جوتیاران. پێش ساڵی 2013 کە قەیرانی دارایی دروست نەبوو بوو، حکوومەتی هەرێمی کوردستان ئاسانکاری زۆری دەکرد بۆ ئەوەی جوتیاران خانووی پلاستیکی دروست بکەن. بەڵام ئێستا وەزارەتی کشتتوکاڵ هیچ جۆرە هاوکاریەکیان ناکات بەهۆی نەبوونی بودجەوە. جوتیارەکان خۆیان خەرجەکان لە ئەستۆ دەگرن کە تێچووی هەر خانوویەکی پلاستیکی 3000 دۆلارە واتە 30 وەرەقە. جوتیاران زۆر سەرقاڵی دروستکردنی خانووی پلاستیکین کە ساڵانە بە هەزارەها تۆن تەماتە و خەیار و بیبەر بەرهەم دێنن. زیادبوونی ڕێژەی خانووی پلاستیکی لە هەرێمی کوردستان بەپێی ئەم ئامارە بۆ ئێوەی خۆشەویست دەخەمە ڕوو. لە ساڵی 2007 227 خانووی پلاستیکی دروست کراون. لە ساڵی 2015 ژماریان گەیشتوتە 10,000 خانووی پلاستیکی.
لە ساڵی 2017 ژمارەکە زۆر لەوە زیاتر بووە و گەیشتووەتە 13,000. تەنها لە سنووری پارێزگای سلێمانی ئێستا 10,000 خانووی پلاستیکی هەن. بەرهەمی خانووە پلاستیکیەکان ساڵی 2016 پم شێوە بوونە. خەیار 68,000 تۆن، تەماتە 1353 تۆن، بیبەر 111 تۆن. ئەمساڵ زیاتر لە 2500 خانووی پلاستیکی لە هەرێمی کوردستان بە سەوزە چێندراون. بینەرانی عزیز و خۆشەویست، وەکو لە پێشتر کە راپۆرتێکم بۆ ئامادەکردن لەسەر مێژووی و بەیتی پلاستیکیەوە ئەو ئامارانی کە دەستی من کەوتن لەسەر بەیتی پلاستیکی وەکو نزیک 10,000 بەیتی پلاستیکی لە سنووری سلێمانیە هەیە. جێی خۆیەتی و ئاماژێ بۆ بدەین کە بەیتی پلاستیکی لە ڕووی زانستیەوە چۆن بەکاردەهێنرێت بۆ ئەوەی کە ڕێژەیەکی زۆر لە جوتیار ئێستا سەرقاڵی کشت و کاڵکردنن لە ژێر بەیتە پلاستیکیەکان، خانۆ پلاستیکیەکان کە لێرەسە بەکاری هێنن کەمتر کار لە کشت و کاڵی کراوە ئەکەن، ئەوانیش تەنها سرە بواری دانەوێڵەکانە بەکاری دەهێنن. ئەمڕۆ لە بەشی کشت و کاڵی داپۆشرا و لە پەیمانگەی تەکنیکی بەکرێجۆ لەگەڵ مامۆستا ئیسماعیل تاوتویەکی ئەم بابەتاکەین بە شێوەیەکی زانستی بۆ ئەوەی ئێوەش ئاگادار بن لەسەر بەیتی پلاستیکی، خانووی پلاستیکی بە چ شێوازێک بکرێت و هەروەها جیاوازیان چیە لە ڕووی بڕوو بەرهەمەکانەوە. مامۆستا ئیسماعیل، ئەمەوێت لە سەرەتای گفتوگۆکەمانەوە لەوە دەست پێ بکەم چ جیاوازیەکیان هەیە لە بینی کشت و کاڵی کراوە لەگەڵ کشت و کاڵی داخراو کە بەناسراوە بە خانووی پلاستیکی؟ بەڵێ، پێشەچی بە خێراتنی خۆتان و کەناڵەکەتانەکەم. بێگومان کشت و کاڵی داپۆشرا و یەکێکە لەو بەشە گرنگانیکەوە وەزارەتی خوێندنی باڵا و پەیمانگەکەمان گرنگی زۆری پێداوە بۆ دابینکردنی هێزی کار لە ناو کوردستانی خۆمانە بۆ ئەوەی خوێندکارانی کەوا لێرە بڕوانامەیان پێدەدرێت بتوانە بە شێویی زانستی هەموو کارە کشت و کاڵیەکان لە بیت و پلاستیکی ئەنجام بدەن و بتوانن کەوا خۆیان سەرپەرشتی هەندێک بیوتی پلاستیکی بکەن. کشت و کاڵی داپۆشرا و ناوکەی خۆی بەخۆیەتی واتە داپۆشین بری ئەگەر پێناسیی بکەین بریتە لەو بینایی یان لەو شوێنەی یان لەو خانووی کەوا داپۆشراوە بە جۆرێک لە جۆرەکانی مەواد، ئەو مەوادانی ژیان بە تەختەدا پۆشرێت یان بە جۆرێکی فایبەرگڵاس یان بە نایلۆن یان بە شوشە. جۆڕی زۆرمان هەیە لەوانەیە شەنفاقی پلاستیکیمانی، تونێلی پلاستیکیمانی، بیوتی پلاستیکیمانی، هەروە بیوتی زجاجیشمان هەیە. ئەگە بێت و بێنە سەر بەرهەمهێنانی ئەم جۆرە کشت و کاڵە لەگەڵ بەراوردی بکەین لەگەڵ کشت و کاڵی دەرەوە جیاوازێکی زۆر زۆری هەیە. طبعا کشت و کاڵی داپۆشرا و ناوی خۆی بخۆیەتی واتە دابینکردنی ژینگەیکی گونجاو دوور بێ لە ژینگەی دەرەوە بۆ گەشتەکردن و نمووی بەرهەمهێنانی ئەو جۆرە کشت و کاڵانی کە دەکرێت بە تایبەتی لە وەلە وەرزانی کەوا لە دەرەوە نییە. بۆ نمونە لە وەرزستان ئێمە ناتوانین لە دەرەوە لە کشت زەراعی مەکشوفە تەماتە و خەیار و باەنجان و بیبەر و هەندێک سەوزەواتی کە بکەین. بەڵام لێرەدا لەبەرەوەی لە ناو ژووری پلاستیکیا دەتوانین هەموو ژینگەیکی بۆ ئامادە بکەین لە ژینگەی پلەکانی گەرمە واروەها ڕووناکی واروە شێ دەتوانین ئەو بەرهەمانی کە هەمانە زۆر بەڕێک و پێکی بتوانین بەرهەمی بێنین کە جیاوازێکی زۆری هەیە لەگەڵ دەرەوە. بۆ نمونە ئەگەر هاتوو بیتیشی خەیارمان هەبێت سیرەکە لە بیتیشی خەیار لە ماوەی 40 بۆ 45 ڕۆژە دەتوانین دەستکا بە بەرهەمهێنان بۆ ماوەی 2 مانگ دەتوانێت ئەو بەرهەمی خۆی بات و جۆرەکەشی زۆر جیاوازی هەیە لە جۆری دەرەوە. بۆ نمونە ئەو ئەگە بچینە دوکانێکی بەقاڵەوە جیاوازی بکەین لە خیارێکی مەکشوفە و خیارێکی بیتی پلاستیکی ئەگە سیری بکەین یەکسەی سەرنج و سەرنجمە ڕادێکێشی بۆ ئەو جۆری کەوا لە بیتی پلاستیکیا گەشتە کراوە. باشم مامۆستا، ئەمێ باس لەوە بکەم پاسی خیارەکەت هێنایە پێشەوە ئەوە هاتە مێشک منەوە ئەمێ پرسیاری ئەوە لێ بکەم باشە هۆکاری چین لە ناو خانوو پلاستیکیەکان بە کەمترین کات زوو بەرهەمەکە دەسەکەوێت، بەڵام ئەگەر بێت و لە
کشتتوکاڵێکی کراوایە بێ کاتێکی زۆرتریەوێ ئەم هۆکارانە گەڕێنەوە بۆچی بەڵێ گەڕێنەوە بۆ کۆمەڵی ئەوامل کۆمەڵی هۆکاری چلەوە کارە ژینگەکەی ناوە ژینگەکەیمان بۆ دابین کردووەکو ژینگەی دەرونیە لە گۆڕانکاریە بێت لە ڕۆژەوە ڕۆژەکە لەگەڵەوەشا دەتوانین زەویێکی گونجایی بۆ ئامادە بکەین جیاواز بێت لەگەڵ زەویێکی دەرەوە لەگەڵەوەشا پێینی کیمیاوی یا موادی مکافحی نەخۆشیەکان یان میرۆزیان بەخشان ئەمانە هەموو هۆکارن بۆی بتوانین بەرهەمێکی باشمان دەستکەوێت جیاوازی هەبێت لەگەڵ دەرەوە. باشە مامۆستا ئەمەیت زۆر بابڵبینەرانی عزیزیش ئەوان شایەت ئێوەن زۆر ئەو دەنگۆیەکە ئاڵێن با بڵێن ئەو بەرهەمانی کە لە ناو بیتە پلاستیکیەکانە خانە پلاستیکیەکانە هەن کە ئەمانە بە دەرمان گەورە ئەکرێن و زیانێکی جگار بۆ گەورەیە بێ بۆ سەر تەندروستی تاک لە با بڵێن هەر شوێنێ بێ کە ئەو بەرهەماخوا یان با بڵێن کۆمەڵێک نیشانی نەخۆشی زۆر دەرەکەون لەسەر مرۆڤەکان دەڵێن ئەوانە گەڕێتەوە بۆ ئەو بەرهەمانن کە بە شێوازی هۆرمۆنات و یان با بڵێن بە شێوازی خێرا بەرهەمێنرێن ئەمە هۆکاری چەند ئایا تا چەند ڕاستن لەسەر ئەو بیر و باوەڕی کە هاوڵاتیان هیانە لەسەر بەرهەمەکان بە پێی و زانیاری کە ئێمە هەمانەوە بەتایبەتی لە پەیمانگەکە ئێمە شەکەوە دوو بیتی پلاستیکی و مڵسپانێکمانەیە بە هیچ شێوەیەک ئێمە موادی هۆرمۆنات بەکار ناهێن بۆ زیادبوونی گەشەی ڕۆکەکان گەشەی ڕۆکەکانیش ئەگەر هاتوو بە ڕێگەیەکی زانستیانە ئیدارە کرا لە هەموو خزمەتکردنی ڕۆکەکانە ڕۆکێکی باشمان دەداتێت سەحیمان دادێ ئەمانە هەموو دوورە لە ڕاستیەوە کەوا بڵێن هۆرمۆنات دێن بە نەباتات باوەڕ ناکەم لە هیچ شوێنەکە هۆرمۆنات بێرێ بە ڕۆکەکان بۆ ئەوی گەشە بکات. باشە گونجێ پەیمانگی خۆمان ئایا گونجێ بۆنە کشتتوکاڵ لە هەرێمی کوردستانە بە شوازێکی گشتی ئەکرێ بۆنە هەرێک و جوتیارێکە بیرروڕایەکی لە کەسێکە وەرگوتیان باڵێ ئەندازێرێکی کشتتوکاڵی و پێی و تۆ ئەم جۆرە مادە بەکە بە هیچ مادەیەکمان هەیە بۆ بەکارهێنانی ئەو بەرهەمە بۆی سیاتر خێرا گەورە بێت و کار لە جیناتی ئەو بەرهەمە بکە. بەڵێ هەمان هۆرمۆناتی نەباتیمان زۆر هەیەکەوە بەداخەوە زۆر لە برا جوتیارەکانمان بەکاری دەهێنن بۆ ئەوەی گەشە بکات بۆ ئەوی بەرهەمەکانیان زیاد بکات بۆی لە بازاڕە پارێکی باشمان بکات بەڵام ئەگەر هاتوو بە ڕێگەیەکی زانستیانە دەڵێم ئیدارەی ئەو بەیتانە بکرێت نابێتە هۆی ئەوەی کەوا هیچ جۆرە نەخۆشیەک خوانەکە کە نەقڵ بێت لێو بۆ مرۆڤەکان بە تایبەتی لە کاتێکە کەەوە موادی کیمیایی بەکاری بۆ مکافح بۆ قەڵاچووکردنی میرۆزیان بەخشەکان یا بۆ نەخۆشیەکان ئەبێ ئەو کەسێک کەەوە بەکاری دێنێت زانستێکی تەواوی هەبێت و بێ لەسەر وەزارەتی سەحا بێ ڕقابەی سەحی ڕقابەی تەندروستی لەسەر بیتی پلاستیکیەکان دابنێت بۆی ڕێگر بن لەم جۆرە کارانە بۆی بەرهەمێکی پاک و خێنن بازاڕ. مامۆستا ئیسماعیل ئەمە لەو باسەکەم زۆرجار لە ڕێنمایە تەندروستیەکانە باس لەواکرێت لە پێویستە کاتێککە بەرهەمێک لە ناو بیتی پلاستیکیا بەرهەمهێنرا ڕاستەخۆ نەخورێت ئەمانە ئەگەڕێنەوە بۆچی تو دوای بۆنە بەرهەمێکت هەبێ چۆن دەتوانی بۆ نمونە دوای چەندێک بەکار بهێنرێتەوە باشە بۆی کاریگەری تەندروستی لەسەر مرۆڤەکان بە خراپی دروست نەکە. بەڵێ بەداخەوە زۆر لە جوتیارەکانمان بەداخەوە زۆربەیان ناڵم هەمویان کاتێکەوە بەرهەمێکی ئەخەنی ناو بازارەوە پێشەوەی بەرهەم کە بخەنەوە بە چەند ڕۆژێک موادێکی مکافحە قەڵاچووکردنی نەخۆشییان بێروزیان بەخشەکانی بەکارهانیوە کامە پێویست دەکات ئەو کەسی کە بەکاری هێنێت بزانێت تا چەند لە ناو بەرهەمەکانی دەمێنێتەوە بۆ نمونە مادێکمانیە لێ تا دە ڕۆژیکە ناتوانین تو لێ بکەیتەوە تا دە ڕۆژیکە ناتوانێت و بەرهەمە بیتە بازاڕ بیفرۆشیت بەڵام بەداخەوە لێ مەمە ئەوەی هۆکارێکی زۆربەی ئەو نەخۆشیانێکەوەی سەحالین دروست دەبن لە و کۆمەلگای خۆمانە کاریگەرێکی هەبێت. مامۆستایان باسی لە مادەکانە کە زیاترەوەکو ئاگادار بن ئەو مادانە زیاتر چین بەکاردهێنرێن لە بواری خانی پلاستیکیە بۆ بەکارهێنان و با بڵێن هۆرمۆنات و گەشەکردنی ئەو جۆرە ڕۆکی کە ئەچێنرێت بۆ ئەو جوتیارەیەکە. بەڵام من لێرە لە پەیمانگەکەمان ئێمە هیچ جۆرە موادێکی هۆرمۆنات بەکار نایێنین تەنها پێینی کیمیایی بەکاری بە شێوەیەکی زانستیانە و کاتێک کە نەخۆشیێک بڵاو بێت و یان میێروشی زیان بەخش بڵاو دەبێتەوە بە شێوەیەکی زانستیانە قەڵاچووی دەکەین یعنی ئەو بڕێکەوە بەکاری دێلێرە پسپۆری تایبەتیمانێک هەڵدەسێ بۆ ئیشە هیچ گۆڕانگ هیچ موادێکی خراپ یان زیان بەخش یان تەرکیزەکەی زۆر بێن بەکارینان چکۆ کاریگەری هەیە لەسەر چۆن بتوانن جوتیارانش بە شێوەیەکی زانستی ئەو کارانەی خۆیان بکەن و داوان لێکەم لەو جوتیارانی کەوا هەم بەرهەمی سەوزەڵات دێنن لە ژووری پلاستیکیا کەسانێک ئیشیان بۆ بکەن کە پسپۆڕیان هەبێت لە وەشاندنی دەرمان واروها لە بەکارهێنانی سەمادی کیمیایە بە شێوەیەکی زانستیان نەکەڕەمەکی لە خۆیان بێن ئەو جورعەتی کەوا بەکارهێنێ بۆ مکافحەی حەشەرەیەکیان بۆ میێرویی زیان بەخشیان بۆ نەخۆشی زۆری بەکاربێنن. وەکو بینەرن وەکو ئازانن
خانووی پلاستیکی تەنها بۆ باری سەوزەمانی بەکار نێنرێ وەکو سە هەوڵدرێت کە میوەکانیش وەداری مزرەمانیەکانیش بتوانرێ هەوڵدرێت بەکار بهێنرێت لەژێر خانووی پلاستیکی و بەردەوام بەرهەمیان هەبێ. پێم خۆشە لەگەڵ مامۆستایە سەردانی بەشێکی تری پەیمانگەکە بکەین کە بە شێوازی دروست چۆن دەتوانرێت بۆ تۆی جوتیار چۆن بتوانیت خانوویەکی پلاستیکی گونجاوت و تەندروست هەبێ و چۆن بتوانی ئاودێریەکی باش و کشتتوکاڵێکی باش لە ناو خانوو پلاستیکی بکەیت لەگەڵمانە بن بێکەوە دەچین بۆ بەشەکانی تور لەگەڵ مامۆستا ئیسماعیل ڕوونکردنەوە لەسەر بابەتەکانە دێین. بینەرانی عزیز و خۆشەویست پێشەوەی بچینە لای جۆرەکانی بێتی پلاستیکی و هەروەها ئاودێریکردن لەسەر ئەو خانوو پلاستیکیانی کە هەمانن لێرە لەگەڵ مامۆستا پشتیوانە پێم خۆشە باس لە چۆنێتی دروستکردنی شەتڵ بکەین و هەروەها چۆن لە ئامادەکاری شەتڵەکەن بۆ ناو خانوو پلاستیکیەکان لە کاتی خۆیدا و هەروەها ئامادەکاری بۆ ئەەکەن. مامۆستا پشتیوان پێم خۆشە لەوکو لەگەڵ ئەم خوێندکارانە کە لێرە کۆبوونێتەوە ئەمێ باس لە ئامادەکردنی شەتڵەکەی بۆن بزانێت چۆن شەتڵ ئامادەکرێ و هەنگاوەکانی چین بۆ ئەوەی کە بتوانێت جوتیارێکیش بە شێوازێکی زانستی وەکو ئێوە ئامادەی کات و لەولاوە لە کۆتایدا بەرهەمێکی باشی هەبێ. من پێشەکەی بە خێراتنی ئێوە دەکەم بە شێوەیەکی عام کە شەتڵ ئامادە ئەکرێ لە ناو بۆ بیوتی پلاستیکی بۆ هەموو بزورەکان بە هەموو جۆرەکانەوە کە لە ناو بیوتی پلاستیکی ئەگەر بدەوێت بە شێوازی شەتڵ ئامادەی بکەیت دەبێت لە پدمۆزا بێت پدمۆز و فلینە بەکارەهێنین پێشەکی پدمۆزەکە ئەوە لە نیە مێدێنی ڕۆی ئەەکەین دوای ئەوە شێداری ئەەکەین بە ئاو بەس وانە شێدارێکی کەم چکە پیدمۆز بۆ خۆی سووکە لە کاتێک ئاگەر تۆ شێداری نەکەی لە فلینەکە شوێنی خۆی ناگرێت کاتێک کە تۆ تۆوەکان یەکەم جار ئاوە دەی لە ناو فلینەکەیە چۆنەڵی بەشی ئەو بەشە پیدمۆزەی تیان نییە کە دوایی بزورەکە بتوانێت ینی بە شێوەیەکی جوان گەشەی خۆی بکات لەبەر ئەوە پێویستی بە شەیەکی کەم هەیە ئێمە شێداری ئەەکەین بە شەیەکی زۆر نا دوایی ئەو کە شێدارمان کرد بە شێوەیەکی ینی کەم ئەیکەینە ناو فلنەکان دوایی چاوەکان فلنەکان هەمووی پڕ ئەەکەین بە جوانی ینی هیچ بۆشایەکی تیان نایڵین وەکو تەلەبەکان ئێستا ئامادەیەکەن و تێکردنین لە دوای ئەوە کە فلنەکانمان پڕ کرد ینی کە پیتمۆزەکەمان هەمووی تێکرد بەڵام بە شێوەیەکی ئامێمە ئەشتوانین ینی لە ناو بیتی پلاستیکی شتا مەرج نییە هەموو جاریانی بەم شێوازە بێ ئەشتوانی مباشرەتەن بزورەکە ینی لە ناو بیتە پلاستیکەکەیە بکەین بەڵام بەڵێ بە دوو ڕێگا ئەتوانین بیکەین بەڵام ئەم ڕێگەیان زانستیتر و سەرکەوتوتری لە ناو بیوتی پلاستیکیدا کە چاوەکانمان پڕ کرد وەکو ئێستا کە تەلەبەکان خەریکی ئامادەکردنین کە بەس بە شێوازێک ئەبێ هیچ بۆشایەک ینی نێڵینەوە لە چاوەکان بە شێوەیەکی جوان بەم شێوازە ینی پڕ بکرێت پێش هەموو شتێک ینی بۆ ئەوەی بە شێوەیەکی خێرا تقریباً 2 سانتیمێک بەم شێوازە تۆ شوێنەکان دیاری ئەەکەی بۆ دانانی بزورەکە پێش هەموو شتێک ینی کێچاوەکانت پڕ کرد 2 سانتیم زیاترنا کە بزورەکە دانا خەیارە تەماتەی هەشتا فەرق ناکات بەزەلمەهیم شێوازی کردنەکەی چۆنە لێرەکەدا نادوایی کەمێک پیدمۆزەکەیەوە سەری و بۆ شێوازە کە وابزانم کەمێک بزورمان لایە بۆی زیاتر ینی تۆکان هەندێک هەیە لە تەبەدۆر پلاستیکیش بەکارێنە هەوکو لاستیکی وایە سەرکەوتوتر زیاتر تەپەتۆرەکە سەرکەوتوترە چونکە ئەمە پلەی گەرمیەکە وەکو ئەو بەرز نابێت ینی لە هەندێک حاڵەتا بە تایبەتی ئەمە بۆ هاوین زۆر باشە بەڵام بۆ مەوسمی بەهارەکە دوو جۆر زراعە دەکرێت پلاستیکەکەی کە جەنابەت باسی کرد لە کە تۆ لە مانگی سێ شەتڵەکەی پلەی گەرما زۆر بەرز نییە لە پلاستیکەکە بیکەی سەرکەوتوتری بەڵام بۆ هاوینە کە مەوسمی دووەم دەستپێەکەی لەم فلێنە بیکەی چونکە ئەمە زۆر دەرەجە حرارە بەرز ناکاتەوە بۆ ڕێگی نەباتەکە لە ناوە باشەکە بەشێکی خێرا باس لە کاتەکان بکەین لە چ کاتێکە زیاتر شەتڵ دەستپێکات و ئەگوازرێتەوە بۆ ناو خانووی پلاستیک دوو جۆر ئێمە زراعەت دوو مەوسمان هەیە بۆ زراعەتکردن لە ناو بیوتی پلاستیکیە لای خۆمان بە شێوەیەکی هەم ینی ئەوەی کە من ینی وەکو لە ڕووی ئینتاجەوە فەلاح بتوانێت ینی بەربوومێکین بێ کەمێک دوای بخات ینی لە دوو مەوسمەکەمەوە وەکو شێوەیەکی هەم ینی لە مانگی 5 دەست پێ بکرێ بەس دوو مەوسم ئەکات ئەوەیان هەندێک جار و ئەبێتەوەی چووکە وڵاتی ئێمە چۆنەڵی هەندێکی نەمەخشوفەمان هەیە و مەحمیێشمان زۆرە مەخشوفەکانمان زوو پێ ئەگەن لە کۆتایە مەحمیەکان کەمتیگانی کە پێ بگات مەخشوفە نامێنێت لە ڕووی بڵێن ئیسفادەوە ئیسفادە زیاتر ئەکا وەکو شوەیەکیان بە دوو مەوسم ئەکرێ وەکو ئەو پرسیاری جەنابەت کە زۆر باشە بەچێکی چەند تۆی تێک ئەوە یەکی یەک تۆی تێەکەین
بەس بزورە وردەکان ئەگەر بکرێت یعنی بۆ هەندێک جار دوودانی تێەکەی وەکو بروکلی وەکەوە بەڵام خەیار چووکە بزورەکەی چۆنەڵی گەورەترە بە تایبەتی بەس بزورەکان یانیوانی کە وردن و کەمێک هەرزانکردن و ئەوە ئێستا خەیار خۆ یەک مغەلەفی بە تقریبان 65 دلار ناکرێت و ئەو هەموویەکی دوودانی تێ بکەیت و دوای ژیانی بە قەسەرشیان ئەگەردانانم بۆی کە ئەو تۆ لەوانە پوشەڵ بە لە ڕێی کۆرپەلەوە ئەو کاتە ئەو پێ نەگەیشت ئەو کاتە و کەسە دانیکی لەدەستە چێ ئەگەردانێکی تر هەبێ بەدی لەبێ بۆ ئەو بەدیل ئێستا ئێمە بیوتێکی پلاستیکی 6 فلنەی ئەوێت ئەزانین بیوتێکی پلاستیکی 1200 بۆ 1250 نەباتی ئەوێت من کاتێک حسابیان فلنەیەکەم چاوەکانی 200 هەچەنی کرد من بەلای کەمەوە هەر بیوتێکی پلاستیکی فلنەیەک زیاتری بۆ ئەەکەم چونکە احتمال هەیە ینی خۆ دووتێک کۆمەڵێکی ئینباد نەکات وەیان لە دوای زراعتکردن کۆمەڵێکی هەر بۆ خۆی زراعت وایە بڵیت نەڵیت ینی هەچەند تۆ مبیت بەکاربێنی کۆمەڵێکی هەر لێ ئەمرێت بۆی تۆ لەو کاتە شەڵی ئامادەکراوت هەبێ ینی تاکولۆ دەرنەچێت ینی هەموو ئەمەمان کە بزورەکەمان تێکرد یەکەم جار بە مبیدی فتری مبیدە فترەکانمان زۆرە یعنی هەر شەریکێ و ناوێکی خۆی لێداناوە بۆ نمونێمە میسا بڵێن پرۆپلان لێرە ئەێنین بە شێوەیەکی ئەم یەکەم جار بۆ مبیدە ئاوێکی ئاودانێکی پێەکەین بۆ ئەوەی ئەگەر ئەم پیدمۆزە چۆنڵی فتر هەبێتیایە یەکەم جار نەبێتە هۆی زبول دروست نەکا بۆ نەخۆشیەکە کابێتە هۆی مردنی هینەکە بیدایی هەن یانی بێتە هۆی ئەوەی دوو جۆر زبولمان هەیە لە ناو پیدمۆزەکە نایەتە دەر ینی تووشی ئەکا و هەر ئینباد ناکە و نایەتە دەر بەڵێ هەمانەیەتە دەرەوە دوو گەڵاکات و گەڵاکەی ئەقرتێت ینی گەڵایەکەی بۆ خۆی لە بینی دوو گەڵایەکەی کێتە دەرەوە تووشی زبوو لەبێت و ئەمرێت بەکارێنی بڵێ باش لە کات دەچوونی هەر تۆوێکە گەورا بێت لە چ کاتێکاڵی گونجاوم بۆ گواستنەوە و سەلامەتە بۆ سەر ئەو ڕۆکە کە گەڵای سێمی دەرکرد نیشانەکانی یەکەم دوو گەڵای کۆپەکێتەرە گەڵای سێمی دەرکرد بەرەو گەڵای چوارەم ئامادەیە بۆی تۆ بیگواستەوە بە ناو پیتی پلاستیکەکە زۆر باشە باشە دەستان خۆش بێ ماچین بینەرانی خۆشەویستی ماچین بۆ بەشی بیتەکانی تر ئەو خانوانی کە لە ئێستا بەکار دەهێنرێن بە شێوازێکی زانستیانە لە ڕووی ئاودێریکردن و هەروەها جۆری جیاوازتر لە ئەو بیتە پلاستیکی کە ئێستا ئێمە قسەمان لێ کرد با بزانین چۆنە. اسماعیل مەسەلە لە بیتێکی ترین کە لە ناو پەیمانگەکە هەیە و بەکاری دێنێت بە شێوەیەکی زانستیانە ئەمێ باس لێرە باس لە هەنگاوەکانی سەرکەوتنی خانوویەکی پلاستیکی بکەین چی پێویستە ئامادەکاریەکان و هەروەها ئەو پێدەویستانە چین کە خانوویەکی پلاستیکی گونجای لە دروستەکرێت. بەڵێ لێرەوە من ئاگاداری هەموو جوتیارە بەڕێزەکان دەکەم کاتێک کە بیانوێت پرۆژێکی کشتتوکاڵی پۆشرا و دامەزری پێویستە ڕەچاوی چەند خاڵێکن یەکێ لەو خاڵانە پێویستی بە سەرمایەکەیە یعنی پێویستە و جوتیارێکەوە پرۆژێکی وای بەدەستە سەرمایەکی باشی هەبێت بۆی لە نیوەی ئاوازی نێنێت نانی سەرمایەکی ئەوەی هەبێت کە بتوانێت تەکمیلی مەشروعەکانی بکە خاڵێ لە خاڵەکانی گرنگترینەوەی ئەو زەویکەوە بەکاری هێنێت زەویکی قوڕاوی نەبێت نماوی نەبێت بەردەوانی نەبێت زەویەک بێکەوە فشەڵ بێت بتوانێت بە ئاسانی نەباتەکەی تیا گەشت و نما بکات خاڵیشکە پێویستیمان بە سەرچاوەکانی ئاو هەیە یعنی ئەو مەشروعی کە دەیکات ئاو یعنی زۆر گرنگە یەکێک لە گرنگترین کردارە کشتتوکاڵەکانی دوای چاندین بریتە لە ئاودان پێویستە ئاودانە بە نظامێکی تایبەت بێت کە نظامی ئەوە لە سیستەمی ئاودان ئەوە دوای بە تەفاسی باسیەکەین بەس پێم خۆشە بە ئامادەکاریەکانی دروستکردنی بیتی پلاستیکی وەکو لێستا بینم لە دواوە وەکو مەقەبە وایە ئەم ئەمانە بۆچی مەبەستێ بەکاردێن و ئەو دارانی دەور و پشتی بیتەکە بۆچی مەبەستێ بەکاردێ لێرەدا ئەو پشتمانەوە تەبانەوە پادە ئەوە لە کاتی هاوینە بەکاری دێنی لە کاتی کەتوا پلەکانی گەلی ناو ژوورەکەمان بەرز بێتەوە بۆ ئەوەی نەباتەکانمان گەشەی باش بکات پێویستیمان بەوەکەوە نەباتەکانمان ینی ناو ژووری بیتی مڵتیسپانەکەمان سار بکەینەوە ئەوش بە بەکارهانی لەم پادان و لە بەکارهانی ئاوە هەر نظامی مبەڕێدی احتیاج دابین دەکات. زۆر چاکە. ئەی ئەم حکوم تولانەکە قسە بەکاردێنێت ئەمانە بۆ ئەمانە لە کاتی هاوینە هەمان شت بەکاری نەمتوڵە سەوزانە بەکاری دێنین بۆ کاتێکەوە تیشی خۆر ئەستونی بێ لەسەر نەباتەکانمان لە کاتی هاوینە بۆی سێبەرێکی زیاتر بێنین بە نەباتەکانمان نوجابێت و لە کاتێکەکەوا بیتی پلاستی دەری پێویستیمان زۆر گرنگ هەیە بە نەباتات دوو ڕیز بەلایانی کەمەوە لە داری مەسەداتی ڕازەرعات بکەین کە نزیکەی 5 مەتر دوور بێت لە نەباتەکانمانە بۆ لە نەباتانی کەوا زەرعاتکردنەوە مەڵتیسپانەکە
لە ژووری پلاستیکیا بۆ ئەوەی سێبەر نەکا بۆ نەباتەکانمان چکم سێبەرکردن دەبێتە هۆی ئەوەی کەوا کردداری ڕۆشن پێکاتن کەم کاتەوە لە بەرەوەش ئینتاجەکەمان کەم دەبێتەوە. باشە ئەگەر باس لە سیستەمی ئاودێریکەین وەکو دەبێنتری ئەمانە زیاتر لەسەر دڵۆپاندن کراوە چەند جۆر ئاودان هەیە لە ناو خانۆ بەشێکی گشتی ناو خانووکانی خانی پلاستیکییان داپۆشراوە دوو جۆر سیستەممان هەیە سیستەمی دڵۆپاندنمان هەیە کامان نزیکەی لە سەدا دەی ئاو دەجێڕێتەوە بۆ جوتیار بە تایبەتی لەو شوێنانیکەوە شەحی ئاویان هەیە کەمی ئاویان هەیە جۆریشکەمان هەیە بە ڕەش پرژاندن ئەوە زۆر بەکاردێنێ بۆ نەباتاتی زیینە یان بۆ کاتێکەوە بمانەوێت بیتێک دابنێن خاص بۆ بەرهمهێنانی شکلی سەوزەڵات. باشە ماوەسە ئیسماعیل ئەوەی گرنگە لێرە باسیەوە بکەین خانووی پلاستیکی ڕێژەی بەرهەمەکانی چەند ئەوەندەی زیاترە لە چاو کشتتوکاڵێکی کراوە ئەگەر بەراوردی بکەین سیرەکەین لەبەرەوەی نەباتەکانی ئێمە پەروەردەیەکی ئاسووی هەیە عفو ئەستونی هەیە بەرەو سەرەوە ئینتاجەکەمان نزیکەی 1/20 واتە گەل لە دەرەوە دوونمێک مەحسوولێک تەنە بێنێ لە ناو مەڵتە لە ناو ژووری پلاستیکیان یان لە ژوورەکانی کە توانین بڵێن 20 ئەوەندە ئینتاژی دەبێت. باشە وەکومانێسا ئەم بەرەمانی کەسە لێرن چ جیاوازییان هەیە لەگەڵ بەرهەمی دەرەوە چونکە دەبیندێت زۆر گەشاو و جوانترن لە چاوانی دەرەوە چ بۆ کارێک ئەوانە کاریگەری کوردستان تەمان هەمووی پرۆژەی خوێندکارە تەمەن خوێندکار لێرە لە ئامادەکردنی زەویەکەوە و چاندنی تۆکە و هەموو ئیدامی کردە کشتتۆکالەکان خوێندکار خۆی پێی هەڵەسێت ینی وا فێر دەکرێت کەوا خوێندکار کە لێرە تەخەڕوج دەکات لە تۆوە خۆی دامەی مەحسوولەکەی دەکات تا بەرهەمێنێت لێ دەکە سەیری بکەین لەبەرەوە ژووری داپۆشراوە سیرەکەین هەموو پلەکانی گەرمی و ئاودان وارەوە ڕووناکیشی هەمووی کۆنتۆڵ کراوە. زۆر باشە ئێستا گرنگەوەی باسەوە بکەین کە کشتتوکاڵی دەرەوە سەرش لە دەرەوە باس لە کشتتوکاڵی کراواکەین لەگەڵ جۆری بەرهەمەکان دوو بەرهەمان هەیە ئینشەڵا لە دەرەوەکو باسماکە خاستان هەبوو لەگەڵ بەرهەمی دەرەوە کە ئێوە چاندوتە لە با بزانین هەر بینەران خۆشیان ئاگادار بن لەوەی کە بابە قەباری چەندێکە و هۆکارەکان چین با بێکەوە بچین سێرێکی لەوانی دەرۆشکەین. ئەوەی کە پێشتر بینیتان هەموو بریتی بوو لە خانووی کلاسیکی و لەگەڵ بەرهەمەکانتان بینی لە بەرچاوی خۆتان ئێستا ئێمە لە کشتتوکاڵێکی کراوین کە هەر بەشازێکی نمونەی دروستکە بۆی ئێوەش ئاگادار بن لەوەی کە ڕۆکەکانتان چەند قەباریان گەورەترە لە ڕووی قەبارە لە ڕووی ڕەنگەوە لە ڕووی شێوە لە هەروە هۆی نەخۆشیەکانشەوە مامۆستا ئیسماعیل من پێم خۆشە خۆ ڕوونکردنەوە زیاتر لەسەر بابەتەکە بێ ئەمە یەکێکە لەو شەڵانێکی ئێستا ئێمە لە خانوو پلاستیکی هێنامان و ئەمەش کە لێرە هەیە ئەمە کشتتوکاڵێکی کراوەیە ئەمە هۆکاری چین کە دوو جیاوازی قەبارەمان هەیە. بەڵێگەر هەر سەیری بکەین سەیری شەتڵەکان بکەیت ئەمە شەتێکی کشتتوکاڵی داپۆشراوەتە لە بێتێکی پلاستیکیا دەرمان کردووە و بەراوردێکیکەین لەگەڵ شەڵی کە لە دەرەوە زەرعەت کراوە ئەگە بەراوردێکی سیری ئەمە بکەین لە هەمان ڕۆژە و لە هەمان موعیدا زەرعەت کراوە و هەمان سنفیشە سیرکی کاریگەری ظروفی کەشوهەوای دەرەوە چەند کاریگەریە بۆ لەسەر حەجم و شکڵ و بڕی نەباتەکە ئەگە سیرێکین ئەم نەباتە لەوانەیە بە مانگیش کەش نەگاتە حەجمی ئەمە بەڵام سیرەکەیت ئەمە لە مانگیشکای تێمە دەریەکەین و ئینتاجێکی باشیشی دەبێت بەڵام سیری ئەمە کە مانگیشکە نەگاتەوە کەواتە لێرەدا ئەمە ئیسفادە لە چێکەین ئیسفادە لەواکەین کەوا لە کاتێکی پێشوەختە دەتوانین بەرهەمە کشتتوکاڵەکانمان بخەین دەرەوە بە بەراورد بکەین لەگەڵ ئەو کشتتوکاڵی کە لە دەرەوەی بیتی پلاکی زەرعەت دەکرێت کەواتە ئاو هەوا پلەکانی گەرمی نزم زۆر جار کاریگەری هەبووە لەسەر چی لەسەر نمو و گەشەکردنی ئەم جۆرە زۆر جار لە پلەکانی گەرمی لەم شوێنەدا هاتوێتە خوارز سەفرەوە کەواتە گەشەی وەستاندووە گەشە ناکات پلەکانی گەرمی کاریگەری زۆری هەیە لەسەر گەشەکردن بۆ یەکەسیرێکی لەو جیاوازیە بین لە بینێ ئەم جۆرەکە پێڵنی زەراعی مەکشوفەوە ئەمەشان پێوتە زەراعی. زۆر سپاس بۆ ئەم کاتێکە بەم نەبەخشی بینەرانی خۆشەویست ئێمە لێرە گفتوگۆکەمان تەواو کرد ئێمە دەچین بۆ لای جوتیارێک بۆی بزانانی ئەوان چۆن خانوو پلاستیکیەکانیان بەڕێوە بن من ئێوە جێ دەڵم لەگەڵ ئەم ڤیددیۆیەکە کۆمەڵی وێنی ڕوونکردنەوەیان لەسەر بیتێکی پلاستیکی خانوویەکی پلاستیکی لەسەر خانوەکانتان لەسەر هەورەبانی کە پێدەوتێ لەسەر خانووی ماڵەکان بۆ ئێوە بتوانم سەوزە و کەرەوەزی خۆتان بە پاکی دەستان بکەیت لە ماڵەکانی خۆتان بۆی دوور بن لە نەخۆشی من ئێوە جێ دێڵم و لەگەڵ مامۆستا ئەڕۆین بۆ ئەوەی کە بگەین بۆ لای کشتتوکاڵێکی تر لەگەڵ جوتیارانی هەرێمی کوردستان.
دووبارە سڵاو بینەرانی عزیز و خۆشەویست لە دوای ئەوەی کە خانۆ پلاستیکیەکان بە شێوەیەکی زانستیانە وەرمانگەر لەسەر شێوازی شەتڵکردن و هەروەها ئامادەکردنی خانۆ پلاستیکیەکان ئێمڕۆ لەگەڵ جوتیارێکی دەستڕنگینە کە کاکەریم ئێمە لە ناو بیتەکانی ئەوان بۆ ئەوەی بزانین ئەوان چۆن کارەکە لە ناو بیتەکانیان چۆن ئەوان شارەزا بوونە لە خانۆ پلاستیکیەکانیان لە درێژەی ئەم گفتوگۆی ئێوەش ئاشنا بن بە بابەتەکەمان. کاکەریم ئەمێ سەرەتا لەوە دەست پێ بکەم بەڕێستان کە پێشتریش کە کاری کشتتوکاڵیتان کردووە بەڵام لە کشتتوکاڵێکی کراوەیە بوونە چۆن بوو ئێوە بیرۆ باوڕتان گۆڕا هاتنە سەر کشتتوکاڵێکی داپۆشراو لە ژێر خانوویکی پلاستیکیە و بەرهەم بێنن؟ بەڵێ پێشەکی بە خێراتنی تەلەڤیزۆنی گەلی کوردستان و کاک ڕۆژیار و ڕەفیقەکان و برادەرەکان و کامێرەوانەکانەکەین زۆر سپاس بەخێر بێن سەر چاومان. وەڵی تاوان ئەم بەیتی پلاستیکیە ئەمە تازە هاتوۆتە وڵاتی ئێمەوە خەڵکێکی زۆر لای ئێمە نا ئێمە کەمتر بەڵام لەو منتیقەی بازیانە خەڵکێکی زۆر سەریان تێکردووە و ئەتە دەشتی بازیانە داپۆشراوە بۆ بەیتی لایلۆنە. ئیتر ئێمەش مەجموعەیە کۆمەڵی خزمشتمان هەیە لەوێ ئەوان کردبوویان و ئێمەش لەگەڵ ئەوانە هاتن یارمەتیان ناین و دروستمان کرد ئەم دوو بەیتە. بەڵام من کاتی خۆی ئەم عەرزەم ئەکرد بە زراعەت ئەم عەرزە هەمووی زۆرە تقریبان 3-4 دۆنمە بەقەی یەک بەیتی ئەوە بەقەی یەک بەیتیان ئینتاژی نەبوو. ئێستاشێ لەخوا بەزیابێ ئەو بەیتانەمانداناوە و ئینتاژی باشی هەیە و کردومانە بە خەیار و ئیشەڵا ئەوە باران و لافاوە دەینا بە تەمام و دوانسیانێکی تریش بۆ زیاد. باشە کاکەریم ئەمێ باسەوە بکەم ئێوە چەند شارەزایتان هەیە لە بەڕێوەبردننی بیتەکانە خانۆکان تا لە ڕێکیەوە فێر بوون ئێوە بتوانن ئەم خانوانە هەتانە ئێوە ئاودێری بۆ بکەن و واروەها کشتتوکاڵ و ئەو مادانی کە بەکارێنن ئێوە لە ڕێکیەوە فێر بوون. وەڵڵاهی ئێمە هەر لە ڕێگای خزم و ناسیا و برادر و دۆست و ئەوان هەیەە و چوین بۆ لایەن و هاتوچۆمان کردووە و سیرمان کردو مەسەلەن ئەوان چی ئەکەن ئەوان پێش ئێمە کردویانە ئێمە لە ڕێوانەوە فێر باش ئەوان لە ڕێی ئەندازیاری کشتتوکاڵی یان هەر دەسا و دەست بوو. وەڵڵاهی تابان پێشتر ئەندازیاری کشتتوکاڵی ئەم ئیشەی کردووە ئیتر دوای ئەندازیاری کشتتوکاڵی خەڵکی ژوردەوردە خۆی فێر بووە. باشە ئێوە لە سەرەتای وەرزەکە لە ئێستا لە مانگی 4 دەست پێەکەن ئێوە چۆن ئامادەکاری بۆ بەرهەمەکانتانەکەن سەرەتا چۆن دەستەکەن بە ئەتانەی خیار دروستکەن؟ سەرەتا ئێمە ئەرزەکە ئەچێڵین 2-3 جار باشە ئەیچێڵین پەینی تێەکەین ئەیچێڵین هەتا ئەرزەکە کەشێکی خۆشیە بێ اینجا پێش ئەوە ئێمە ئەبێ بچین شەتڵەکەی بۆ لێن فلینەمانەیە شوێنمانەیە لە فلینەکە شەتڵەکان لێ هێنە تا شەتڵەکان گەشەکەن گەورە بن و اینجا دوایی لێرە ئامادەکاری بۆکەین دانەدانە دەنگ لێدەین شەتڵەکان. باشە لەو مادانە چین بەکارهێنن زیاتر لە ڕووی هۆرمۆناتەوە ئای هۆرمۆنات بەکارهێنن بۆ گەورەکردن و گەشەکردنی؟ بەڵێ ئەوە لە کاتی ئەوەی کە گەورە ئەبێت تقریبان گوڵاکات ئەو کاتە خۆی 5-6 نوع دەرمان هەیە لێدین نوعی دەرمانی قڕکەری مێشولە هەیە و حەشەرات هەیە و شیلە هەیە و شت هەیە و دەرمانی گەشەکردنیش هەیە. لە چ کاتێکە زیاتر گەشەکە بەکارهێنن؟ ئەو کاتێک کە خەیارەکە ئەگرێت تقریبان تۆزێک خەیارەکە گەورە بێتتر ئەو کاتە هەفتانە ئێمە هەفتەی جارێک لەو دەرمانی لێ. باشە تا چەند شارەزان لەسەر ئەو زیانانی کە هەن لە ئەو مادانە بەکاردێنرێت بۆ گەورەکردنی ئەو بەرهەمە پاشان ئەمانە کە زیانی تەندروستی هەیە بۆ مرۆڤ تا چەند شارەزاییتان هەیە و تا چەند ئاگادارن لەو زیانانەی کە تەندروستی هەرێمی کورسان بڵایان کورێتەوە لەسەرەوانی کە ئەمانە کاریگەریەکی زۆر خراپیان هەیە لەسەر لەشی مرۆڤ؟ وەڵڵاهی ئەڵێن کاریگەری هەیە بەڵام ئەو دەرمانە ئەگەر کاریگەری هەیە بۆچی لە بازار لە شوێنەکان مەمنوع ناکرێ ئەفرۆشرێت هەیە بۆ یعنی بۆ پێچەوە بازرگانیە بێت چونکە زۆر لەو مادانی کە قەدەغە کراون بە پێی یاسای عراقی ئێستا لە بازارەکانە هەفرۆشێن بە نهێنی بەڵام ئەوەیە کە داواکارن لەوان لە جوتیارەکان کە بەکاری نێنن ئێوە لە ڕێکیەوە شارەزا بوون لەوەی کە ئەم بەرهەمە پێویستی بە مادانە هەیە و بەکاری بێنن؟ ئەخر ئەو دەرمانانە 2-3 نەوعن. باشە 2-3 نەوعن دوانیان زۆر خراپن ئەو دوانەیمە بەکار نایێنین بەڵام دانێکیان ئەڵێن پرسیارمان کردو ئێمە لە ڕووی ناوی چییە دکتۆر و زراعە و ئەوانەوە ئەوە زەرەری نییە. باشە کاکەریبەوە چۆن نەزانن لە ڕێژێ و ئەو ڕێژانی کە بەکارێنن لە قیاسەکانە چۆن ئێوە خۆتان شارەزاییتان لێ پیا کردووە بۆی کە بەکاری بێن ئایا بەپێی ئەزمون بۆ یان پرسیارتان کردووە؟ پرسیارمان کردو ئێمە لە خەڵکی تر و ئینجاکان دەرمانەکانی هەمووی لەسەری نووسراوە لەسەرەتی مەسەلەن چۆن بەکارێنی چەندێک دەرمانی تێەکەی برسەلن بۆ بەرمیلێگا و چەندێک دەرمانی تێەکەی چەندێک بەکارێنی. باشە سەلەم بەیتی خۆتە بەرهەمەکانت چەندێکن واتە ڕێژەکەیان چەندێکە لە چاو ئەوەی کە تۆ ساڵانی ڕابردوو کردوتە ئەستا چەند ڕێژەکەی لە 170 من ساڵان ئەم ئەرزەی کە تۆ ئەیبینی ئێستا جێی 8-9 بەیتی تیا بێتەوە هەمووی مەکرد بە زەراعە بە زەراعەت ئینتاژی بەیتێکی نێدا
یعنی هیچ پەشیمانی چەند ساڵە پەشیمان بووم لەوەی کە ئەم بیتەم نەبووە ئێستەیش ئیشەڵا بە تەمام زیایی بکەم سیان شوارێکی تر لە خوارەوە هەتا ئەرزەکە مەجالی هەبێداینی. باشە ئێوە بە ڕەچاوی قەیرانی دارایی زیاتر هەوڵتان داوە کە ئەما دروستکردنیان بەپێی ئەو داهاتی کە دەستان نەکەوێتەوە. وەڵڵاهی زیاتر بە قەیرانی دارایی خۆتەزانی ئێمە ئەم حکومەتەی کە ئێمە ئێمڕۆی بینی ئێمە دەغڵودانمانە کردەم ئەرزانە شوێنی دەغڵودان و زەراعەت بوون. تێگەی ئەوە تا کابرا دراوسەی منە کردوێتی بە دەغڵەکەی سبەینە ئەیا بە حکومەت 4 ساڵ جارێک پارە نادا. تێگەی ئیتر لە تاوی ئەوەی ئێمە کە حکومت پارە ناو قەیرانە و هیچ نێمە پەنامانوت بۆم بیتان چونکە لە ئێستا بۆی قەیرانی دارایی ڕێژێکی زۆر لە جوتیاران پەنیان بردوتەوە بەر خانووی پلاسیکی و گەڕاونەتەوە بۆ گوندەکان بۆی ئاوەدانکردنەوەی گوندەکانەوە ڕێژێکی زۆر باش لە کشتتوکاو بەرچاو کەوتووە. ئەمێ لە کۆتاییدا لەگەڵ بەرەسان ئەوە بزانم ئایا داواکاریتان چییە بۆ جوتیارانی تر ئایا ڕێنماییانەکەن ئێوەش کە ئەوانیش بێن خانووی پلاسیکی دروستکەن یانەوە تا هە لەسەر کشتتوکاڵەکەی خۆیانە بڕۆن؟ وەڵڵاهی داواکاریمان ئەوەیە هەموو کەسێک ئەوەی توانای هەیە خانووی پلاسیکی دروستکە بەڵام خۆ ئەم خانووی پلاسیکیە وەکو ئێمە لە گەنمەکە باشترە ئینتاجی باشترە بەڵام ئەمەش حکومت هیچ هاوکاریەکمان ناکات. ئێمە کاتێکم بەروبوومەکەی ئێمە پێگەیە لە سووریا و لە ئێرانە و لە تورکیاوە یەت حکومت لەبەرەوەی شتێک گومڕکی لێوەرەگرێ هینەکەی ئێمە بە قیاسی خۆی پارە ناکە. تا چەند زیانتان وەرگرتووە لەسەر خانووی پلاسیک؟ وەڵاهی زیانمان وەرنەگرتووە بەڵام ئەگەر لێوە نێت ئێمە ئیسراتە زیاتر. ئێمە ئەو شەتڵانەمان لەو مەشتەلەیە تۆوەکان لە 6 سێە چاندومانە کردومانتە ناو فلینەوە دوایی کە شەتڵەکان گەورە بوون پاش 20 ڕۆژ کەمتر یا زیاتر بە پێی جەوەگە جەو گەرم بێ زووتر شەتڵەکان پێیەگە جەو سار بێ درەنگتر دوای نقلی ناو خانووە پلاسیکیەکان یەکەین کە نقلی ناو خانووەکانمان کرد لە ماوەی 40 ڕۆژە خەیار بە 40 ڕۆژێتە بەرهەم تەماتە و باینجان و ئەمانەی تریش بیبەر بە 3 مانگی ئینتاجی دەرەچێ. ئەو ئێمە پەینی ئاژەڵی بەکارێنین سەمادی تری دەرەکی هەر بەکارێنین تۆوەکان مصدەق ئەم توانەیە ئێرەکە هێت هەمووی متور بەکرا و گرانە وەکو تۆوێکی عادی نییە چونکە مەم خانوو پلاسیکیانە ئینتاجی زۆر و بەرهەمی باشی هەیە و موادەکانیشی لە تۆوەکەەوە بیگرە هەتا هەموو سەماد و شتێکی گرانە. ڕێژەی بەرهەم لە خەیارە ئەگەر زۆر باش بێت مەوسمێک تا 12 تەن ئینتاجیە بێ قاعەک و تەماتە 6-7 تەن ئیتر بەپێی باشی و خراپیش گۆڕانکاری بەسەرایە. نیزامی ئاوەکەمان ئاوەکە تەنقیتە هەر بە سۆندەیە یعنی بەس قوفڵەکەیتەوە و عزیێتی نییە بۆ ئەودان. وەڵی ئەوانی ژیان سەردانمانەکەن و ئێمەش خۆمان چەند ساڵەت تایە خەریکی نیانیبایی خۆی تۆزەشتی لێوە فێر بووین ئەوانیش هەفتانەیە نەگەر لە حاڵەتی حاڵەتێکا پێویستی بە قڕکەر و دەرمان و ئەو شتانە بێت ئەوانیە ناوکاریمانەکەنینا لە کاتەکانی ترا تا ڕادەیە خۆمان بەڕێوەیە بێت. پێم خۆشە بۆ زۆرترین کات زۆرترین جوتیاریش بدوێنم لەسەر ئەم بابەتە چونکە لەگەڵ ئەو جوتیارانە بەپێی پیشەکانیان دەگۆڕێن هەندێک لە جوتیارەکان هەیە ئێساش هەر سەرقاڵی کشتتوکاڵی کراون ئێستا لەگەڵ کاکە ئازاد کێکێکە لە جوتیارەکانی سنووری سلێمانی گفتوگۆ دەکەین لەسەر ئەم بابەتە چونکە ئەوان تا ئێستا هەر سەرقاڵی کشتتوکاڵی کراون و سەبارەت بە زیاتر بەرهەمی دانەوێڵە کارەکەن ئەمەوێت گفتوگۆ لەسەرەوە بزانم ئایا تا چەند ئەوان ڕایان لەسەر خانووی پلاسیکی هەیە و بۆچی تا ئێستا کشتتوکاڵەکەن لەسەرم بابەتە. کاگازاد خەلو خەرمانتان هەمیشە پڕ لە بەرەکەت بێ پێم خۆشە ئەوە لە زمانی خۆتەوە ببیسم ئێوە چەند ساڵە کارەکەن لە بواری کشتتوکاڵە کە لە زیاتر دانەوێڵە گەنموجۆ و لە ئێساشە خەریکی برنجن بۆچی تا ئێستا ئێوە بیرتان لەوە نەکردوێتەوە کە بچن خانوویکی پلاسیکی دروستکەن و بەرهەمێکی تر بەرهەم بهێنن کە دوور لە بەرهەمە دانەوێڵەکان بێت؟ وڵای پێشەکی بە خێرات نانەکەین وڵی ئێمە هەر لەگەڵ ئەمە ڕاهین بووین و دەمێکە هەر خەریکی ئەم دانەوێڵین و
باشە ڕای تۆ چیە لەسەر کاگازە لەسەر والله ڕای ئێمە حتاکی پێش تا لە 2014 تێخراوە پێش 2014 زۆر چاک بوو یعنی بە هەموو شتێ یعنی بە هەموو لەونێتەوە ئەو بوو بە سایل و هەمیمانیگرن و پارەکەەوە دەگرت و ئیساوە لاتوە بە هیچ شێوێ نە حکومەت یارمەتی دەدا نە پارەکە دەدەنێ نە سەمات تێنێ نە حێک شتی نادەنێ هەر یەک هەر بەلای فەلا هەر ناچن. باشە خەمبارێک لە تۆ لە قسەکان تۆ بینم ئەمێ باسەوەم بۆکەی بۆی کە بینەرانی ئازیز و هەروەها بەشێک ئەگەر هاتوو لەلایەنە بەرپرسەکان ئاگاداری لە قسەیەک و تۆ جوتیار بوون ئەمێ خەم و خەفەتی خۆ لە بواری کشتتوکاڵکردنە بۆم خەیتە ڕووبزەم ئایا ئەو کێشانە چین لە ڕوبەڕووی ئێوە بن ئەو عزیەت و ناڕەحەتیانە چین هەتاوەکو بەرهەمێ دێنە دەبەردەست دوای 3 ساڵان دوای 4 ساڵ ئێوە پارەی گەرمەکەتان وەرەگرنەوە ئەمێ باسیوانە بۆکەی و خەم و خەفەتانە چین. والله خەفەتە هەر ئەوەیە ئەو بەرهەمەیە ئەگەی بە حکومت پارەکە نادێت پارەکە نادێت وە لە شتەکە پەشیمانی لە شتەکە ساردی تۆ بووی بەژێر قەردێکی زۆرەوە سەما دەکرێت بە قەرز گازێری بە قەرز جووتەکەی دەڕاتەی کری دەڕاتی هەمی بە قەرز یعنی تۆ لە 2014 ماقول نییە و پارەی خەڵکی لایە و خەڵکیش هەموو ڕۆژێڵێ پارەکەم و ئینجا تۆ وەرە نەگرتووە و باشە تشتی وا لێکەکە تۆ بەردەوام بی لەسەر چۆن تۆ ئێستا تا ئێستا دانیوەڵت هەیە باشە بۆ بیر لێ نەکرێتەوە کە بیکەی بە شتێکی تر بەشکم بەرهەمەکە ڕاستەوخۆ بفرۆشتەوە پارەت نەکەوێژە دەستی حکومەت باشکم بستەوە لە عەلوەکان بیفرۆشتەوەکو و کاک کەریم کە پێشە قسەمان لەگەڵا کرد تۆشە بتوانی بەرهەمەکە ڕاستەخۆ بفرۆشتەوە پارەکە دەستکەوێتەوە. والله ئەمە شتێکی سەرەکیە تۆ ئەم گەرمەگە سەرەکی نەبێ بۆ وڵاتەکە ئاخر تۆ هەر هەمی خەڵکە واڵەوە بێنێ سەرەکیە سەیرەکەی تۆ ئەو ئەمە بەرهەمێکی سەرەکی بۆ حکومەت بۆ خەڵک بۆ میلەت ئەو میلەتە بە مۆژی کاک. باشە زۆر سپاس بۆ دیدارەکە لەگەڵ ئێمە سازە کرد بینەرانی عزیز و خۆشەویست بەم جۆرە ئێمە لە بڕگەی یەکەمی بەرنامەی خەرمان کۆتاییمان پێهێنا بە شێوەیەکی زانستیانە زانیمان چۆن ئامادەکرێتەوە لەگەڵ چەند جوتیارێکش قسەمان کرد لەسەر ئەم بابەتانە من ئێوە جێ دێڵم لەگەڵ بڕگە و بابەتەکانی تر کۆمەڵی ڤیدۆم بۆ ئامادە کردوون لەسەر چۆنێتی دروستکردنی خانوویەکی پلاستیکی بتوانین لەسەر خانۆکانی خۆتان دروستی کەم بۆ ئەوەی کە دوور بن لە نەخۆشی بتوان سەوزە و توور و سەڵقۆشتانە بۆ خۆتان بەرهەم بهێنن لە سەربانەکانتان باشان دەڕۆینە لای بڕگەکانی تر ئەوانش بریتین لە زانیاری کشتتوکاڵی و هەروەها ڕۆژمێری کشتتوکاڵی بۆ مانگی گوڵان کە مانگی 4 دەکات پاشان لە کۆتاییشە ڤیدۆیەکم بۆ ئامادە کردوون لەسەر بڕگە و بابەتەکانی کۆی هەموو بەرنامەی خەرمان. چەند ڕێنماییەک بۆ بێری و ئەو کەسانی کە کاری دۆشین ئەنجام ئەدەن بەگشتی و بۆ مانگا بە تایبەتی بفەرمونون لە بەرنامەی خەرمانەوە. یەکەم پێویستە گرنگی بە پاک و خاوێنی شوێنی دۆشینی مانگا بدرێت. ئەو دەفر و قاپ و شتمەکەی پێش دۆشین بەکاردەهێنرێت پێویستە باش بشۆدرێن و وشک بکرێنەوە. گوانی مانگا پێش دۆشین دەشۆدرێت و بە پارچە قوماشێکی پاک وشک دەکرێتەوە. پێویستە دۆشەر پێش دۆشینی مانگا بە ئاو و سابوون دەستی جوان بشوات. چەند دڵۆپێک لە شیر لە کاتی دۆشیندا دەپشکێنرێت و بۆ دڵنیابوون لە نەبوونی خوێن یان ڕژێن و هەوکردن لە شیرەکەدا. بەرهەمە کشتتوکاڵیەکان هەمیشە سوودێکی تەندروستی باشیان هەیە بۆیە لە بەرنامەی خەرمانەوە هەر جارە و بەرهەمێکی کشتتوکاڵیتان ئاشنا دەکەین. بەرهەمی ئەم جارە پیازی کاڵ ئارەقی پێ زیاد ئەکات و ئەبێتە زیاد ئارەقکردنەوە لە پێستەوە بۆ چارەسەری ڕۆماتیزم بە کەڵکە. ئەگەر تازە تووشی هەڵامەت بوویتە چەند توێکڵە پیازێک بەلوتەوە بگرە بۆ ماوەی 5 خولەک تا کاریگەری هەڵامەتەکە کەم بکاتەوە. دڵۆپاندنی چەند دڵۆپێک لە ئاوی پیاز بۆ ناولوت مێشک ئەکاتەوە و لووتگیران ناهێڵێت. خواردنی نان و پیاز میزگیران ئەکاتەوە و سوڕی مانگانش ڕێکەخات بەردی کورچیلە و میزڵدانیش وردەکات. ئەگەر هەموو ڕۆژێ پیاسێک لانی کەم ماوەی یەک خولەک لە ناو دەمتا بیجویت هەموو میکرۆبەکانی ناودەمت دەکوژێت. بۆ چارەسەر و نەهێڵانی کرمی گەدا پیازێک لە ڕەندە بدە و شەوێک لە سەرانسەر لە ئاودا دای بنێ و بەیانی لە عاساڕی بدە و ئاوەکە بخۆرەوە. ئەگەر بۆ ماوەی 5 بۆ 6 ڕۆژ ئەم کارە دووبارە بکەیتەوە هێڵکە و کرمەکان خۆشی لەناو دەچێت. خواردنی پیاز بەکاڵی بۆ پێست و گورچیلەکان و میزڵدان بەسوودا. خوێن پاکەکاتەوە و ڕنگ و ڕووجوان و سەرنجڕاکێش دەکات. بەکارهێنانی پیاز وەکو گیراوەیەک پەڵەی دەموچاو ناهێڵێت بەهۆی ئەوەی کە گۆگردی تێدایە لە گەشە و زیادکردنی مووی سەردا کاریگەرە.
ڤیتامین سی کە لە ناو پیازدا هەیە پێشگیری لە خەزبوونەوەی خوێن ئەکات و دژی نەخۆشی ئەسکە پورتە. لە بەربوونی مادەی قسڵ لە پیازدا ددانەکان بەهێز ئەکات و ئەبێتە هۆی توند و تۆڵکردنی ئێسکەکانی سێبەندە و ڕێگا لە نەرمبوونی ئێسکەکانیش دەگرێت. لەو ڕۆوە دانی پیاز بە منداڵی لاواز و کەسانی بە ساڵاچوو بە باش ئەزانرێت. لەو نەخۆشیانەدا کە پێویستە زۆر بە میزکردن هەیە وەک هەبوونی بەردی کورچیلە، بەردی میزڵدان، هەوکردنی میزڵدان، ڕۆماتیزمی جونگەکان و میزگیران. خواردنی پیاز پێشنیار دەکرێت لەبەر ئەوەی پیاز میز ئاوەرێکی باشە. ڕۆژمێری کشتتوکاڵی بۆ مانگی گوڵان واتە مانگی 4. بەروبوومی کێڵگا لە هەندێک ناوچە لە کۆتایی ئەم مانگەدا دروێنەی جۆ دەست پێ دەکات. لەم مانگەدا دەست بە چاندنی برنجی بازیان دەکرێت و تا کۆتایی مانگی ئایار بەردەوام دەبێت. ئێستا کاتی دەست پێکردنە بە چاندنی کونجی بەهارە. گەنمە شامی کە بەرزیەکەی دەگاتە 20 سامتین بۆ جاری دووەم بە بڕی 17 کیلۆگرام بۆ هەردوو نمێک پێین دەکرێت. لە کێڵگەدا قەڵاچۆکردنی گژوگیای زیانبەخش بەردەوام دەبێت. ئەو بەروبوومانەی کە لە ژێر نایلۆندا چەندراون نایلۆنەکەیان لەسەرلا دەبرێت. خانووی پلاستیک ڕاستەوخۆ دوای پەیدابوونی گژوگیا پێویستە قەڵاچۆ بکرێن. هەژاندنی ڕووەکەکان بۆ چالاکردنی کردداری پیتاندن. لە مانگەدا ڕشاندنی خۆپاراستن دژی کە ڕوومێرو دەکرێت. ڕێخستنی ئاودان و گرنگیدان بە هەواگۆڕکێ. بەکارهێنانی پەینی هاوسەنگ لە مانگەدا. پاراستنی ڕووەک ئەگەر پێویستی کرد سن و کیسەڵە قەڵاچۆ دەکرێت. کێڵگەی وەرزەشینایی کێوماڵ دەکرێت بۆ ئەوەی ئەگەر پێویست بوو ئەم مێروانەوەکو کرمی قرتێنەر و مڵا و شۆکە و پێشکەی سپی و سنی نەخشین قەڵاچۆ بکرێن. هەنگ لە مانگەدا خۆراک نادرێ بە هەنگ چونکە سەرچاوەی شیلە و هەڵاڵە زۆرە. پەروازی پڕ لە هەنگوین بەتاڵ دەکرێت. چاودێری پورە دەکرێت کە شەڵغا دەرنەکات. شانە شازادە و نێرە هەنگ تێک دەدرێن و دەکوژرێن. میرە زەنگا سوورەش قەڵاچۆ دەکرێت. هەتا ئەڵلقەی داهاتوو بەخواتان نەسپێرم هەر شاد و کامەران بن.